بۆ بێدەنگی لە کەیسی عەلی سیاسی کراوە. ناونیشانی وتارێکە با قەڵەمی عوسمانی حاجی مارف، سکرتێری کۆمیتەی ناوەندی حزبی کۆمەنیستی کرێکاری کوردستان نووسراوە و ڕۆژێک بەر لە ئازادبوونی عەلی مەحموود لە سایتی ئاوێنە بڵاو کرایەوە و پرسیاری هۆکاری بێدەنگی لە کەیسی عەلی مەحموود ناسراو بە عەلی سیاسی کە ماوەی 2 هەفتە بوو دەستگیر کرابوو و هیچ زانیاریەک لە چارەنووسی بەیان نەکرابوو. عوسمانی حاجی مارف دەڵێت بۆچی ئەم کەیسە دەبێت وەها شاراوە و نهێنی بێت؟ بۆ فرامۆشکراوە و بێدەنگی لێکراوە، بە تایبەتی ڕەخنە و ناڕزایەتێکی بەرفراوان لە بەرامبەر ئەم کەیسە دەنگدانەوەی هەیە. دەبوایە ئاسایش و دادگا لەلایەک زۆر شەفافانە و ئاشکرا مامەڵەی ئەم کەیسە بکەن و بەردەوام ڕای گشتی ئاگادارکەنەوە. لەلایەکی ترەوە هیچ پێویست بۆ ناکات کە عەلی لەسەر تومەتێکی لەم چەشنە دەست بەسەر بێت و لە زینداندا ڕایگرن. پێم وایە تەواوی ئازادی خوازان گەرەنتی ئەوە دەدەن کە هەر کات پێویست کات عەلی مەحموود لە بەردەم دادگادا ئامادە دەبێت. بۆیە جۆری مامەڵەی ئاسایشی پارتی لە هەولێر لەسەر ئەم کەیسە تەواوی ئازادی خوازان دەخاتە سەر پێداگیری ئەوەی کە ئەم کەیسە ئەشێ سیناریۆیەکی دروستکراو بێت. لە بەشێکی تری وتارەکەدا هاتووە لە هەر حاڵەتێکدا ئەوە خواستی ڕای گشتی ئازادی خوازانە کە داوای ئازادکردنی دەستبەجێ عەلی مەحموود دەکەن، واتە پێویستە ئاسایش و دادگای هەولێر و بەرپرسانی پارتی بەجددی بەدەنگ ئەم خواستەوە بێن. پێویستە دەستبەجێ عەلی ئازادکەن. لە هەمان کاتدا وردەکاریەکانی بەدوادا چوون و لێکۆڵینەوە لەم کەیسە ڕۆژانە بە ئاشکرا ڕابگەین و ڕای گشتی ئاگادارکەن. نەکردنی ئەم کارە نابەرپرسیارەتیەکی نائینسانی و بێڕێزیەکی زۆر نابەجێ و ئاشکرای ئاسایش و حکومەت و بەرپرسانی پارتی و دادگای هەولێر دەگەیەنێت کە بەرامبەر ئازادی خوازانی کوردستان پیادەی دەکەن. لە کۆتایی وتارەکەیدا دەڵێت ئازادی بۆ عەلی مەحموود. شایانی باسا ڕۆژی 25 ئاپریل هێزێکی ئاسایش چالاکەوان عەلی مەحموود ناسراو بە عەلی سیاسی دەستگیر کرد بە ناوی داڵدەدانی تۆمەتبارەوە. دەستگیرکردنی عەلی مەحموود ناڕزایەتێکی زۆری لێکەوتەوە و لە ئاستێکی فراواندا داوای ئازادکردنی دەکرێت. هەروەها ڕۆژی 9 ئایار واتە ڕۆژێک پاش بڵاوبوونەوەی ئەم وتارە عەلی مەحموود ئازاد کرا.